کەسایەتیە ناسراوەکانی ئەم مزگەوتە زۆرن ئەوانەی کە خزمەتی ئەم مزگەوتەیان کردووە، بەڵام لە هەرە گرنگەکان حاجی مەولود خاوەن ناو دامەزێنەری سەرەکی و یەکێک لە پشتیوانە سەرەکیەکانی ئەم مزگەوتە بووە. پیاوێکی دیندار و خێرخواز و ڕێنمایی کار بووە. زۆر بەدەستەواژەی حاجی مەولود ناسراوە لە نێو خەڵک. کاریگەری زۆری هەبووە لە دامەزراندن و بەهێزکردنی ژیانی ئاینی گەڕەک. دووەم، مەلا عەبدولکەریم یەکێک بووە لە مەلاکانی ئەم مزگەوتە. لە ماوەیەکی دوور کەسێکی هێمن و لەسەرخۆ بووە. خزمەتێکی زۆری ئەم مزگەوتەی کردووە لە بواری ئاینی و کۆمەڵایەتی. سێەم، مەلا عەبدوڕەحمان ئەمیش یەکێک بووە لە مەلاکۆنەکانی ئەم مزگەوتە. وانەی فەقهی و تەفسیری قورئانی گوتوتەوە. زۆرجار وەک مامۆستای منداڵان و گەنجان ناسراوە و خەڵکی گەڕەک زۆر ڕێزیان لێگرتووە. چوارەم، مامۆستا حەسەن قوتابی زانکۆی شەریعە لە ساڵانی دواتر وەک وانەبێژ و خوتبە خوێندنەوە کاری کردووە و هەوڵی داوە زیاتر گەنجان بۆ ئاین و خوێندن ڕابکێشێ.